لساڵی 1970 حزبمان لە ئازار مانگی ئازار بەیانێکی دەرکرد. لەو بەیانە هێرشێکی زۆر بە قوتی کردە سەر حزبی بەعەس. چارەکیەکی زۆر بەقوتکرا ناو شاری سلێمانی. ئەو چارەکیە علاقەی هەبوو بۆ ئەوەی 27 کەس لە ئەوانەی کە سژن بوو لە بەغا هێنایەنەوە عیدام کرابوو. لە ساڵی 1970 حزبمان لە ئازار مانگی ئازار بەیانێکی دەرکرد. لەو بەیانە هێرشێکی زۆر بە قوتی کردە سەر حزبی بەعەس کە چۆن سلوبی باش نییە و لەگەڵ جەماوەر و لەگەڵ حزبمان و لەگەڵ زۆر شتی کردۆ گرتن و کوشتن و ئەو مەسائلانە. مەجموعەیە لە هاوڕێیانمانەوە کاتە عیدام کران بە ناوی ئەوەی کە لە عەسکەرین. حملەکە لە بەسڕەوە دەستی کرد لە دژی حزبی شوێی. ئەوە بوو من ئەندام بووم لە لیژنەی مەحەلی عومالی یعنی کرێکەران. لەوێ قەرار بڕیار درا کە من پەیوەندی بکەم بە هاوڕێ سەلیم ئیسماعیل کە ئەندامێکی لیژنەی مەرکەزیە لە بەغاوە هات بە دزیەوە بەبێ ئاگاداری حتى تەنزیماتی ناوبەسڕە. پەیوەندی بە منی کردوتی تۆ لەمەودا تەنزیمی نهێنی لە بەسڕە بەڕێوە بی. پاش ئەوەی کە من دەستم پێ کرد بە ئیشکردن و ئەوانە چیت هاوڕێیانی تازە تەرشیحەکران هەمووی هاتن بۆ ئەو تەنزیمە. پاش ماوەیەکی کەم هەستم کردە نەهو حزبی بەعەز معلوماتی پێگەیشتووە ئەجیزەی ئەمنیەکانیان کە من دام و دەستگای ئەمنی کە من ئەندامێکی قیادیم لە بەسڕە و ناوەکەم و عینوان و هەموو شتێکیان پێگەیشتوو. لەسەر ئەساسی ئەوە کە ئەو مەوزوعە ڕوویدا هاوڕێیان وتیان ئەبێتەوە بە زووترین کات دەرچی دەرەوە چونکو خەتەر لەسەرت هەیە و احتیمال بدگرن. ئەمە تازە حملەکە دەستی پێکردو لە بەسڕە. ئەمنیش یەکسەر دەستم پێ کرد خۆم ئامادە کرد. ئەوەڵ جار ڕەفزم کرد وتم من ئەتوانم بچم بۆ سلێمانی چونکو فترەیەکی زۆر لە سلێمانی ئیشم کردەوە و ئەتوانمیش اختیفا بکەم لەوێ خۆم شارمەوە و ئەوانە. وتیان نە هەرە بێ دەرچی چونکو ئێمە پێویستمان پێێتە. ڕێک هینیان بۆ بکردم بۆ یەکێتی سۆڤێت. لە یەکێتی سۆڤێت دو ساڵ ئەساس بخوێنم. ساڵی یەکەم هاوڕێ عەزیز پەیوەندی پێوە کردوتی خۆت ئامادە بکە چیتەوە بەرە کوردستان. ئەوە بوو دوای ماوەیەکی تر خەبەری دامێوەتی جارێک ئەو ئیشەی کە ئەمانەوێ بیکەی تەرجیل کراوە بمێنە ساڵێکی تر لەوێ. ساڵێکی تریش دیراسەم خوێندەوە. دو ساڵی ینی دیراسەم تەواو کردەوێ و گەڕامەوە بۆ سووریا لە سووریا و بەر و تورکیا و لە تورکیا و بەر و کوردستانی عێراق. لە کوردستان تەبیعی ناو پێشمەرگە بووین. ئەو کاتە جارێک حزب ئەو ئیمکانی و قودرەتەی نەبوو کە چەک و ئەو شتانە زۆر نەبوو. بەڵام ئەو کاتەی من گەیشتمە ئەوێ چەک دەستی پێ کرد بەر و کوردستان هات. کە چەک و شتاتە کوردستان منیش یەکسەر لە بادینانە کە داخل بووم بەر و گۆستە ڕۆشتم. لە گۆستەوە گەیشتمە منتیقەی ئێران لە پشتەوە هاتین لە ڕای ڕزایەوە داخلی ئێران بینە و کاتە حزبی دیموکراتی کوردستان مسەیتر بوو لە کوردستانی ئێران. ئێمە داخلی کوردستانی عێراق بووین و لەوێ هاتمە ناوزەنگ. لە ناوزەنگ ئەندامی قیادەی بەتالیۆنی 11 بووم. فترەیەک مەسئولی مخابەرە بووم. دوای بوومە ئەندامی قیادەی بەتالیۆنی 11. پاشان هاتمە و بەرەو سلێمانی لەوێ مەجموعەیە ئیشم کرد هەتا گەیشتمە قیادەی قاتعی سلێمانی و کەرکووک. لە شاخ چەند ساڵ مایتەوە؟ یعنی ئەمە ساڵی چەندی کرد؟ ئەمە لە هەشتا هاتم. لە هەتا هەشتا و سێ من لەوێ بووم.
لە نهایەتی 83 قرار درا من بگەڕێم بڕۆمەوە حتا لە 84 کە 27 یەکی 84 من هاتمە ناو سلێمانی. هاتیتە ناو سلێمانی یەکەم ماڵ کە پەیوەندی کرد چۆ بوو؟ بەڵێ پێش ئەوەی بڵم یەکەم ماڵ پەیوەندی بکرد سیارێک هات لە سلێمانیەوە لانگرۆزەر بوو جەبار هەورامی سایقی بوو هاوڕێی خۆمانە هاوڕێکی زۆر لێ هاتوو بوو لەگەڵ حەبیب هەورامی هاوڕێی خۆمان بوو هەردووکیان بەیەکەوە هاتن منیان برد بەرەو هەڵەبجە لە هەڵەبجەوە جلەکانم گۆڕین پێشمەرگایەتی هینە جلی کوردیم لەبەر بوو جلە کوردیەکەم گۆڕی کردمە پانتۆڵ و ئەوانە سواری سیاری بین لە هەڵەبجەوە هەتا سلێمانی هاتین کە گەیشتمە سلێمانی یەکسەر پۆڵا زیندانی استقبال میکرد. ئەو دوانەی کە لە هەڵەبجە تویان هێنا بەڕێیان کردی بۆ سلێمانی بڵێ ئەیانزانی بەڕێزت بۆ مهمەیە بەڵێ پرسی تەنزیمی نە نەزانی بەس ئەیانزانی من کادرێکی حزبم هاتمەتە ناو سلێمانی نازانم بۆچی بەڵام حەبیب هەورامی دوایی پەیوەندی بە منەوە هەبوو لە تەنزیماتە لە ڕێکخراوەکە کە دروستمان کرد ئەو پەیوەندی بە منەوە هەبوو. پۆڵات زیندانی پێشەوازی کرد لە من باش ئەوەی پێشەوازی کرد منی بردە ماڵی خۆیان لە کانێسکان ئەو کاتە ماڵی خوشکی بوو لەوێ دانیشتم حتا تەدبیری شوێنەکەی بۆم کرد برد بێ ماڵێکی حزبی ماڵی عایشە عەبدوڵڵا دایکی سۆزەیە کە کاتە خێزانی هاوڕێک بۆڵە ئەلەوێ مامەوە بۆ ماوەی 6 مانگ لە خلالی ئەو فترەی کە من گەیشتمە ئەوێ دوو مهمەی گەورە لە دەستم لە بەردەم بوو بیکەم یەکەم بزانم تەنزیماتمان کێن چین نەوەک عناسرێکی ئاوا بێت کە تەسیر بکاتە سەر ئیشەکانمان و ئەوانە کە قەت ممکنە بەعزەجار اندیساسە بوو خەڵقاتە ناو ڕیزی حیزبەوە لەلایەن ئەمنەوە ئەمانە فتەدقیقێکی کاملم کرد ئەوە بوو گەیشتمە قەناعەتە نەهوو تەنزیمەکە زۆر ڕێک و پێکە و پاکیشە و ئەینە مهمەی دووەمیش ئەوە بوو کە چۆن من بتوانم بزانم تحرکاتی سڵتە چۆنە جوڵانەوەی چۆنە ناو شار بە چی شێوێکە جوڵێتەوە گەیشتمە قەناعەتەنە و مەفارزی حکوومەت لە سەعات هەشتی بەیانی دەرەشە حتا تۆزێک شەو نەهاتۆتە سەری ئینسیحابەکان فمنش قرارم دا حرەکەتم لەو فترەیە بێ لە بینی شەشی بەیانی تا سەعات هەشت حتا نەکەومە هیچ کەمینێکی حکوومەتەوە و ئیسراحەتی خۆم بڕۆم بە ماڵان و بۆ شوێنانی تر لەبەرەوە من لە سلێمانی ناسرا بووم کاتی خۆی لە جامیعەی سلێمانی بووم خەڵقێکی زۆری زانی من شوعی بووم ئەوانە و دەرکەوتوو بن ناو خەڵقێکی شوعێکی خەڵقی سلێمانی هەمووی زۆربەی زۆریان منیان نەناسی حرەکەتم زۆر ناکرد بە شێوەیەکی باشە پرسیارێ مامۆستا بەڵێگیان پێش تۆ کێ قیادەی سلێمانیەکە هەر پەرش و بڵاوبوون و هەر کەسە بۆ خۆی نەخێر هەڵوەشابووەوە بەڵێ وەختی من ئەبوایە پێشتر ئەو قسەیەم کردایە طبیعی ئێمە تەنزیمێکی مەحەلیمان هەبوو تەنزیمێکی بەقوت لە ناو سلێمانی وەختی ئینسیحابی کرد حزب ئەو تەنزیمە ماوە لە ناو سلێمانی نایب عەبدوڵڵا قیادەیە کرد لەگەڵ مەجموعەیەک لە ئەندامانی مەحەلی لەوانە نەورۆز سدیق شاوەیز بوو کەمال محەممەد ئەمین بوو هاوڕەیەکی ترمان هەبوو لە ئێستا لە لەندەنە عەباس ڕۆستەم ناوی بوو مەجموعەیە تر هاوڕێی تریان لەگەڵ بوو ئەمانە قیادەی تەنزیماتیان نەکردن لەو شارە لە 82 ئەمانە گیران وەختی گیران تەنزیماتەکانمان تۆزێک تەسیری لێکردن هەندێک لە هاوڕێیانمان گیران بەس ئەمانە سمودیان کرد حقت یعنی سمودیان کرد لە ناوهین کەسی تر نەگیرە بەس هاوڕێکمان لە تەنزیمی ئافرەتان گیرە قومریخانی ناو بوو تەنزیمەکەی ئافرەتان ئەوانەی تر ئەو دوانەی تر کە سێ کەس بوون ئەو دوانەکەی تر نەگیران ئەوانی تر جەیران بوو جەیران بەرزنجی بوو زایدەن هاوڕێ هێرۆ عەبدوڵڵا گۆران بوو بەڵام پاش ئەوەی کە من هات 84 من کاتمە تەنزیمەکە تۆزێک بچوو بووەوە لە بینی 30 تا 40 کەسە بوون تقریبا 50 کەس ئاوا ئەو حدودە بوون ئەوانەی کە لە ناو شار کە من بیان ناسم و تەنزیماتیان ئەبردەڕێەوە
هید بوو ئەمە هاوڕێی جەیران تەنزیمێکی بردە ڕێوە، تەنزیمێکی ئافرەتانیە بردە ڕێوە. شێخ عەلی بەرزنجی تەنزیمێکی ڕۆشنبیرانی بردە ڕێوە. مامۆستا عومەر ساڵحمان هەبوو، تەنزیماتی مامۆسایان و هەم ڕۆشنبیرانیشی تیا بوو. دوای ئەوە کە مامۆستا نەیتوانی بەردەوام بێت لە قیادەکردنی تەنزیمەکە، محەممەد حوسێن قیادەی کرد، هاوڕێ مامۆستا محەممەد حوسێن کە محەممەدی فلوتی پێڵەن ئەمری خۆی کرد. تەبیعی تەنزیمێکی ترمان هەبوو قیادەیە کرد ئامانج ڕضا قیادەیە کرد، ناوی ساماڵ بە ساواڵ معروف بوو، حەبیب هەورامیم لەگەڵ بوو. پاش ماوەیەکی تر طبيعي باش ماوەیەک کە دانیشتم دیراسەی وەزعەکەم کرد و گەیشتمە قەناعەت ئەنەهۆ ئێمە ئەتوانین مەجموعەیەک ماڵی حزبی دروستکەین. ئەم ماڵە حزبیانە ئەتوانین استیفادەی لێ بکەین بۆ زۆر شت، یەکێک لەوانەیە کە مەسەرەن تابیعە و ئەوانە بێنین بۆ ئیشکردن. لەبەرەوە داوای دوو شتم کرد لە حیزب، وتم من پاش ئەوەی کە دیراسەیەکی کاملم کردو و لەگەڵ هاوڕیانیش قسەم کردبوو کە ئێمە پێویستمان بە تابیعەیەک و ڕۆنیەکە زائیدەن مەجموعەیە چەکی بچووک، یعنی نەکو چەکی قورس، چەکی بچووکمانیش پێویستە بۆ ئەوەی ئەگەر هاتوو مەسەرەن هەندێک جم و جۆڵمان هەبوو لە ناحی تەوزیعی بەیاناتە شتە بە شەو، ئەمانە چەکیان پێ بێ باشە، حتا بۆی نەکەونەکەمینەوە. ئەگەر حاڵەتێکی پێویستیشی کرد هەندی عملیاتی عسکەری بکەین ئەوەش خراپ نییە، یعنی ناو شار بکرێت. لەبەرەوە هاوڕیانی ئێمە لەو کاتە ئەوەیان کرد، وتیان ئەمە تۆزە زەحمەتە، لەبەر ئەوە ئێمە تەجروبەمان هەیە ترسین کەشف بن لە لای ئەجهزەی ئەمنی و ئەمە طبیعی ئەمە مانگێکی نەخایەن من ئەم قسەم داوا کردووە، ئەوان تەسەووریان نەکرد من ئەو شێوە کۆنتترۆڵی ئیشەکەم کردو و تەواو ینی مسەیترم و جێگام هەیە و شتم هەیە و ئەمانە. ئەوە بوو وتیان تەجریکە، ئێمەش طبیعی کە ئەوان وتیان تەجریکە، من هەر بەردەوام بوون لەسەر مەسەلەکە، لەبەر ئەوە داوام کرد هەندێک تەبەڕوعات کۆکەینەوە بۆ ئەوەی بتوانین هەندێک شەک و شتی بکەون. فعلا تەبەڕوعاتمان لە هەندێک لە سەرمایه‌دارەکانی سلەیمانی کە زۆر نزیک بوون لە حیزبەوە یارمەتیمانیاندا فعلا. طبیعی من لە پاش ئەوەی کە تابیعەکەمان نەبوو لەگەڵ ڕۆنیەکە مەجبورمان چۆن بتوانم بزانن خەڵق حیزبی شوعی جوم و جۆڵی هەیە ناو شار، خەڵقی هەیە لە ناو شارەکەمان. وتم باشترین طریقە ئەوەیە کە شەو مەجموعەیەک شانەی چەکدار دەرچنە دەرەوە بە سەر دیوارەکان بنووسن. فعلا لە زۆر شوێن لە توی مەلێک و لە شوێنانی تر شیعاراتیان لەسەر دیوار نووسی. ئەوە زیاد یعنی وای لە ئەمن کرد تێکچوو بوون. آخر شت قەراریان دەرکرد وتیان ئەو ماڵانەی لەسەر دیوارەکانیان شعار نووسراوە بەیانی زوون هەڵنەسن بیسڕنەوە هەمووی ئەڕخێنین و فعلا لە هەر شوێنێکیش عەمەلیات بکرێتە ئەو شوێنیان عەزیەتەدا، ئەو منتیقەیان عەزیەتەدا، ئەوە تەبیعەتیان بوو ئەجهزەی ئەمنی. فئێمە چیمان کرد وتمان باشترین طریقە ئەوەیە ئەو بەیاناتانەی کە پێمانەکە بینێرین بۆ ناو مەکتەبەکان بیخنە ناو ڕحلەی تەڵەبەکان و هەندێکیش ئەگەر زیای بوو بیخینە ناو ماڵان هەتا بۆ ئەوەی عەزیەتی ماڵەکان نەدەن ئەو کاتە ناتوانین هیچ بکەن، شتێکی پیان نەگەن، خۆ ناچن مەکتەبەکەش بڕوخێنن. ففعلا ئەو عملیاتمان کرد زۆر ینی دەنگی داوە و هین بوو. طبیعی ئێمە پاش ماوەیەکی کەم تەنزیماتمان پەرەی وەرگرت، یعنی بەرەو پێشەوە ڕۆشتن. ئینجارە طبیعی خەبەرم بێ گەیشت کە دلێر ناوشارە نامێک هات بوو، لە نامەکە داواکە پەیوەندی بە ناو تەنزیماتی شار بکە. دلێر جەلال ناسراوە بە دڵشاد. ئەم هاوڕێیە طبیعی من لە جد دەرەوە ئەم ناسی پێشمەرگە بوو، پێشمەرگەیەکی ئازا بوو لێ هاتوو بوو. وەختێ بینیم ناوەکە یەکسەر پەیوەندی پێوە کرد.
تۆ خۆت پەیوەندی من خۆم ئەوەل جار پەیوەندیم پێوە نەکرد هاوڕێ پۆڵا پەیوەندی پێوە کرد وەختێ زانیم شانەی چەکدارشیان لەلا هەیە یعنی ئەمە حەزب ئاگای لێ نەبوو کاوشان نا ئەوان لە تەنزیمێکی تر بوو ناوی سەدا بوو ئەم تەنزیمە یعنی لە عمومی عێراق هاوڕێ ئاشتی و هاوڕێ دانەجەلال سەرپەرشتیانە کرد کاتی خۆی ئەم دوانە بەس ئەم لە ناو سلێمانی بوو حەزی کرد پەیوەندەکەی لەگەڵ سلێمانی بێت و ناو سلێمانی بێ ئەوان لە بەغا و لە شوێنانی ترشی ئیشیانە کرد ئەوە بوو تەنزیمەکەیان هات بۆ لای ئێمە هەندێ ئیشیانیش کردو بوو حقت پێش ئەوەی من بێمە ناو شار هەندێک ئیشیان کردو بوو چالێکیان هەبوو ئیشیان کردو بوو ئەوە خەڵکیان کۆ کردووە لە دۆریخوا لە زمانی ئەوانەی کە لەگەڵ هاوڕێ دلێر بوون هاوڕێ ڕەحمان غەریب هاوڕێکی چالاک و لێ هاتوو بوو هاوڕێ مەریوان مەریوان حەسەن مەجموعەیە ئافرەتیانیشلا بوو دوایی ناوی ئەوانی شێنم کە باسییان نەکەم تەبیعی پاش ئەوە هاوڕێکی ترمان پەیوەندی پێوە کرد ناوی زێوەر عەزیز بوو ئەوش تەنزیماتی تەلەبە و تەنزیماتی تریشی لا بوو ئەوشمان هین کرد دوایی گەنجەر ڕەوف زوهدی ئەمە تەنزیماتی تەلەبەی لەلا بوو خاصەتەن خۆی لە معادی فنون و جەمیلە ئیشێکرد تەنزیمێکی معادی فنون و جەمیلیشی بوو دکتۆر سدیق پەیوەندیمانەوە پێوە کرد هاوڕەیەکی زۆر چالاک و بە ئیمکانیت بوو ئەمانە یعنی هاوڕەیەک بوو ئەتوانم پێت بڵم زیاد لە 6 کەسی لەلا بوو یعنی تەبیعی چۆن ئەتوانی تەقدیریکەی مانگی 6 دیناری بۆمانهێنا ئەو کاتێش خۆتان دەزانین زروف ئەوانەی کە تەبەڕعات و یان مەسەن ئابوونە و شتیانەدا لە دینار کەمتریانەدا بڵێ هەم 5-6 دینارەدا ئەو باقی مەسەرەن 250 ئەدا 100 ئەدا ئەوە ئیمکانی حەسەب ئیمکانی لەبەر ئەوە ئەزانم یعنی ئەو بەوە ئەزانم چەند دۆست و چەند برادەری لا بووە بەو پارەیە تەقدیرم کرد دوایی نەجیبە مەحموود هات نەجیبە مەحموود هات ئەویش لەگەڵ لە تەنزیمەکە لەگەڵ مێردەکەی خالت هاوڕێکی زۆر چالاک بۆ ئەوانیش تەبیعی ئێمە پاشان کە ئەم تەنزیماتانەوە پەرەی سند و بەرەو پێشەوە ڕۆژ و ئیمکانیاتیان بۆ دروست بۆ ئەمانە بەرەو کوێ ڕۆشتین بەرەو ئەو تیجار ڕۆشتین کە ماڵی حیزبی دروستکەین بیرمان کرد لە ماڵی حیزبی ماڵە حیزبیەکانمان کە دروست کرد دەستمان پێ کرد ماڵی حیزبی کە خۆمان ینی سەرپەرشتیمانە کرد و ئەمانە کە بەناو بێ ماڵی عومەر محەممەد هەبوو هاوڕەیەکی قەڵاتیزەیە زائیدەن خەرمان محەممەد هەموو خوشکێتی و دایکی ئازاترین ئافرەت بوو کە لە کاتی خۆی ئەتیبادی کولیم لەسەر بوو لەسەر بەریدی حیزبی بۆ دەرێشەوە بۆ ناوەوە ئەتوانم پێ بڵم مەسئولی بەریدی حیزبیمان بوو لە شارەکە بەڵێ بینی شاخ و شار و بینی هاوڕیانیش عینێشت تەبیعی لەو ئیشکردانەی کە ئێمە کردوان ئەوە بوو ئەو ماڵەمان دروست کرد ماڵی نەجیبەخان محمود کە لەگەڵ مێردەکەی خالید هاوڕێ خالید هەردووکیان بە یەکەوە ماڵی حیزبیمان هەبوو لەو ماڵەش مەخبەمانیش دروست کرد لە ژێر عەرز دروستمان کردبوو مەخبەیەکی زۆر زۆر ڕێک و پێک بوو دوایی باسی ئەوەی شەکەین لە دینە سەری تەبیعی ئەو ماڵی کە پێم وتی ماڵی عایشەخانە ئەوە هەرماوە جا ماڵی هین شاتە سەری ماڵی حاجی ژن شاتە زەری دەگەڵ خەرمان و عومەر محەممەد بەڵام ماڵی نەجیبەخانیش هاتە سەری ئەجا ماڵی تریش هەبوو کە هاوڕیانمان بەڕاستی ماڵەکەیان تەرخان کردبوو بۆ حیزب هەر بۆ ئیش و کاری حیزب هەر شتێک واتەیە هەر مهمەیەک وایە تەقەبولیان نەکرد حتا گەر هاوڕێکمانم وایە اختیفای بکردایە ئەتوانی بشێتە لەو ماڵانە بمێنە مەسەرەن ماڵی ئالان ممتاز عەلی زائیدەن دایکی کە هێرۆ عەبدوڵڵا گۆران ئەم ماڵە زۆر زۆر خزمەتی حیزبیان کرد و زۆر ئیهتیمامیان بە ئیش و کاری حیزبیدا و مانەوە لەگەڵ حیزبە حتا ڕۆژی ئینتیفاضەکەش
ماڵی قومری خان کە کاتە خێزانی محمود دەلاک ئەمش ماڵێکی حزبی بوو بە حقت بوو بۆ مەحەتەیەکیش من لە کاتی خۆی ئیسیفادەم لێ کرد بۆ معلومات و مەسائل و ئانش کۆمانەشە لە ناو شارە زۆر ناسرا بوون و دەورێکی باشیانە بینیم. پێش ئەوەش بێمە سەر ئەم مەوزوعانە تەنزیمێکمانیش هەبوو لە مەجموعە ماڵان ماڵی تریشتوان هەبوو سەر دێمە سەر ماڵەکان بەس پێش ئەوەی بەمەچمە سەر ئەو ماڵانە بەردەوام بلێسێ تەنزیمی ڕانێمان هەبوو کە هاوڕێ ئیبراهیم ئەبوو بەکر قیادەیە کرد ئیبراهیم ئەبوو بەکر قیادەیە کرد و لە ناو هەولێرەوە طبیعی عەفوەن لە ناو سلێمانیەوە تەنزیمەکەی قیادە کرد تەنزیمێکمانیش هەبوو لە مووسڵ تەنزیمێکمانیش هەبوو لە کەرکووک تەنزیمێکمانیش هەبوو لە هەولێر لە جامیعەی هەولێر ئەمانە تەلەبەی خەڵقی سلێمانی بوون لە جامیعە بوون لە جامیعەی هەولێر بوون هەندێکیان لە جامیعەی مووسڵ بوون ئەمانە پەیوەندیان بە سلێمانیەوە هەبوو تەنزیممانیش هەبوو لە هێنا لە ناو کەرکووکە تەنزیمی خۆمان بوو یعنی عایدی تەنزیمی سلێمانی بوو خاصەتەن هاوڕێ ڕەحمان پەیوەندی پێیان هەبوو حتا عەمەلیاتی عەسکەرییانشی کرد لە ناو کەرکووکە طبیعی ماڵی هاوڕێ ڕەحمانەوە هیچ هەر ماڵێکی ئەتوانم بڵێم ینی ماڵێکی تەواو هینێ حیزب بوو و لەژێر خزمەتی حیزبی زۆرە کرد و بنکەیەکی ئەساسیمانیشە بوو بنکەیەکی ئەساسی بوو طبیعی ناڵێم ماڵەکانی تر ماڵی حیزبی نەبوون بەس من مەقسەدم لەوەیە کە ئەوانەی ویستم بە هین ئیشارەتی بێدەمەیە زۆر ماڵی ترمانیشە بوو مەسەڵەن ماڵی دلێر ئەمن دایمە نەشوم لە ماڵیان دابەزیم لەگەڵیان نەبوومەوانە هەر وەک ماڵی حیزبی بوون یانی ئەمانە ئەو هاوڕیانەی کە قیادەی ئیشەکانیان نەکرد بەنسبەت وەختی هاتمە ناو شار طبیعی وتم ینی دوو بەش ئیشمان کرد بەشێکی عەفوەن هاوڕێ شلێریش پەیوەندی هەبوو لەگەڵ ئێمە شلێری مەجید شلێر مەجید ماڵێکی تری حیزبیشمان هەبوو ماڵی شلێر محەممەد خێزانی عەلی کلاشنکۆڤ بوو ئەوش ماڵی حیزبی بوو بەس بە ینی بە خۆی تەرخانی کردو بۆ حیزب ینی نەکوم ئێمە دەستنیشانمان کردویە بەنسبەت ئیشوکاری حیزبیمان لە ناو شارە طبیعی باسی هینیشم نەکرد پاش ئەوەی دەشتی سەڵتە تەنزیمێکی لابوو تەنزیمێکی تەلەبەی لابوو بە حقیقەت عەمەلیاتی عەسکەریشیان نەکرد ینی ئیشی عەسکەریشیان نەکرد و نەشاتات جومبژۆڵیشیان هەیە لە مەجای ئەوەی کە بەیانات تەوزیعەکەن شیعارات بنووسن لەسەر دیوار زۆر شتیان نەکرد بۆی کەشف بوون کەشفبوونەکە هاوڕێدەشتی گیرە لە ژووری ئەعدام بوو وجودی لە ژووری ئەعدام ینی بەڕاستی مووقفێکی زۆر پیاوانەی هەبوو و نهێنیەکانی حیزبی هەموو پارست نەیهێشت یەک کەس لە دوای خۆی بگیرێ نە لەسەرەوە نە لە خوارەوە لە تەنزیماتەکان طبیعی ئێمە وەکو ئیشمان نەکردو ئەمانە هین دەستی پێکرد ئەمەە ئیزراباتی تەدابەت دەستی کرد لە بەغا و لە بووسڵ و لە هەولێر و لە شوێنانی تر حتا لە بەسڕەش خەڵقیان داوا کرد بۆ جێشی شعبی ئەوە بوو ئێمە بەنسبەت ئێمەوە حرەکەتمان کرد و شیعاراتمان بڵاوە کردەوە ناو خەڵقی و ناو تەڵەبەکانی ئەعدادیەکانی ناو سلێمانی ینی سانەوی و وا بڵێن متەوسە و ئەوانە ناوەندی و ئەوانە هەمومان هین کرد خەڵقمان هانەدا بۆ ئەوەی کە پشتگیری لەو
حرەکەی بکەن کە لەو شوێنە نەبووە لە پڕ ئەمانە هاتن بۆ سلەیمانی هەموو تەڵەبەکان لە هەموو جامعاتەکان کوردەکانیان هاتن بۆ ناو سلێمانی ساڵی لە ئایاری 11 تا 13 ئایار بوو 11 ئایار 1984 کەمووی هاتنە ناوین ئەوە بوو قەرارماندا بەڵێ مفاوزات هەبوو ئەو کاتە مفاوزات هەبوو لەگەڵ سوڵتە جەماعەتی یەکێتی مفاوزاتێک کرد لەم مەرحەلەی کە ئێمە هاتنە اعتیسامیان کرد شعارات هەبوو لە صوتی شعب العراقی یعنی دەنگی گەلی عێراق کە هین حیزبی شیوعی بوو شعاراتی بڵاوە کردەوە ئەو شعارەتانەمان هەمووی لەسەر وەرەقە ئەنووسی و ئەمان نرد بۆ خەڵکەکە بۆ مەکتەبەکان بۆ شوێنەکان ئەمانە بۆ ئەو شعارەتانە ببێتە شعاری مزارەکان ئەوە بوو ئێمە چیمان کرد تەوجیمان دەرکرد بۆ تەنزیماتی بۆ شانە چەکدارەکانمان وتمان ئێوە ئەچن سەر کۆڵانەکان ئەگرن ئەو شوێنەی کە ئەوان اعتیسامیتیەکەن سەر کۆڵانەکان ئەگرن ئەگەر هاتوو دام و دەستگای ئەمنیەکان هاتن هێرشیان بردە سەر ئەوانەی اعتیسامیان کردووە یەکسەر ئێوە تەقایان لێ بکەن حتا نەوێرن بێنە پێشەوە شوێنەکان ینی تەبیعی سەر ڕێگەکانیان بگرن ئەو ڕێگانەیە کە ئەوان دێن ئێمە هەمان بوو تەبیعی ئەوەی کە ئێمە مەجموعەیەکی شانەمان هەبوو دوو بەش بوون بەشێکی تەحریزیە کرد و بیانی بڵاوە کردە و بەشێکی چەکی هەڵگرت بوو ئەوانش چەکیان هەڵگرت بوو بەڵام ئەوانەیە کە تەحریزیانە کرد ئیشەکەیان ئەوە بوو ئەوانی تر کە مهمەکان هەستن لەو شانە چەکداریانەمان هەبوو کە هاوڕێ درێر جەلال لەگەڵ هاوڕێ ڕەحمان لەگەڵ هاوڕێ مەریوان ئەم سیانە سەرەکیەکان بوون لەگەڵیانشە مەجموعەیەکی تر هەبوو ئەمانە لەلایەکە و لەلایەکە هوشیار عەلی دەوڵەت و گەنجە و دەشتی و هاوڕێیانی تریش ئەمانە هەمویان زێوەر عەزیز و ئەمانش هەموو حرەکەتیان نەکرد بۆ ئیتیجاها چ بە چەکەوە چ بە تەحریزکردن خەڵقەکە ئەوە بوو حتا ئیسگەی ئەو کاتە ئیسگەی یەکێتی ئەوەی بڵاو کردەوەتی هەندێک کەس لەسەر کۆڵانەکان ڕاوەستاند هانی خەڵقەکە دەن بۆ ئەوی مزارە بکەن ئێمە تەبیعی ئەوە بوو توانیمان سەیتر بکەینە سەر وەزعەکە وەختی هاتن تەقە بکەن لێیان برادران ئێمە تەقەیان لێکردن یەکسەر ڕایان کرد وەختی ڕایان کرد هینەکە بۆ اعتیسامەکە بۆ مزارە کە بۆ مزاهرات هاوڕێیانمان بە چەکەوە ڕۆشن ڕایان کرد بۆ مەکتەبەکان دەرکەنە دەرەوە پیانیان وت وەرەنە دەرەوە پێشمەرگە هاتووەتە ناو شارەوە ئەو مزارەیە بێ بەشداری بکەنە مزارەکان فعلا مەکتەبەکانیش هاتن حتى هەندێک لە دەوائرەکانیش هاتنە پێشەوە لەبەر دەرگا ڕاوەستان هەمووی قسمێکان بەشداریان کرد لە مزارەکان ژنەکانیش لە پێشی مزاهرەکە ڕۆشتنەوە باسییان کرد بووم وتیان ئافرەتێک بە دەنگی بەرزاواری کردوتی ئەوانە کوڕی ئێمەن ئەبێ ئێمە سنگمان بخینە پێشەوە بۆ ئەوی ئێمە پێش ئەوان بکوژین مزاهرەکە دەستی پێکردی حکوومەت کە هەستی کرد تەقەکرا زۆر ترسان بەڕاستی ترسان یەکسەر ئەتوانم بڵێم لە حەدیقەی شەعبەوە بۆ سەرەوە بۆ حکوومەتی تیابوو لە حەدیقەی شەعبەوە بۆ خوارەوە حکوومەتی تیا نەبوو خدی جەماوەر هەمووی سەیتەڕێ کردە سەر جادە مناڵی بچووک سراوەسا بوون لەسەر کۆڵانەکان بە بەرد لە سیارەی عەسکەریەکانەدا یا سیارەی ئەمنیانەدا بەردیان ئەمە داریان شکان داریان بڕی خستیانە سەر جادە ڕێگەر لە سیارە بگرن خەڵکەکە لە دژین بوون ئەو کاتە یەکێتی نیشتمانی کوردستان لە مفاوەزات بوو لەگەڵ سوڵتە و حتا قیادیەکانیشیان لە ناو شار بوو یەکێک لەوانە فەریدون عەبدولقادر لە ناو شار بوو لەبەر ئەوە ئەوان بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوە نەبوون بەشداری بکەن لە ئەو مزاهرەیە و دوایی دێمە سەری چۆن ینی دەوری تریانیش بینی لەو مۆزوعە
بەڵام توانیمان یعنی ئێمە وەکوتم پێ شعاری مزارەکان هەمووی شعاری رادیۆی دەنگی گەلی کوردستان عێراق بوو کاهینە حیزبی شوێی هەموو شعارەتەکان کاین بوو هاوڕێیانمان دلێر جەلال مفتی زائیدەن هاوڕێ ڕەحمان غەریب زائیدەن مەریوان لەگەڵ مەجموعەیەکی تر لەگەڵ هاوڕێیانی خۆیان سەیتەرەیان کرد بە کاملی لەسەر سێ مزگەوت لەوێەوە بەیانی حیزبیان بڵاو بە دەنگی بەرز ینی بە سەماعی مزگەوتەکانەوە بڵاویان کردەوە ئەیان خوێندەوە لە ناو مزگەوتەکان طبیعی مزگەوتەکان لە ژێر سەیتەرەی خۆمان بوو یعنی سەیتەرەی هاوڕێیانمان بوو لەو کاتە و توانیان یعنی دەنگی حیزب بگەێن بۆ جەماوەرەکە بەڵام من نایشارمەوە لێتان کۆمەڵە خۆتان ئەزانن ینی قوتێک هەبوو لە ناو شاری سلێمانی کە جەماعەتی یەکێتی نیشتیمانی کۆمەڵە بوو بە دەرەجەی ئەساسی ئەو کۆمەڵەیە ئیمکانیەتێکی باشیان هەبوو شتیان باش هەبوو بەڵام وەختی مفاوەزات کرا ئەوان سارد بوونەوە و ئینشقاقێکیش بوو وەکوتم پێ 6 کەسیان هاتن پەیوەندیان مەسوولەکەیان پەیوەندی بە ئێمە کرد وتی ئەوە تابعێک منێ تابعەکە لای ئێوە دانین بەس شکا بوومە تابعەکە پێمان چاک نەکراوە وتی بەشداریانیش کرد لە مزارەکان نەکو وەکو یەکێتی نیشتیمانی کادری مجموعەیەک لە کادری هین بوون کادری ینی معنای خۆتێک ڕێکخراوێکی مەزبوط بوون ینی بەس بە ئێمەیان وت یارێمە 6 کەسین بە ئێمەیان وت 6 کەسین تابعەکەشیان لام بوو حتا ڕۆژی ئینتیفازەکە بردم بۆ مەقەر هەر هەڵم گرت بوو لای خۆم دوایی بردمان بۆ هەڵەبجەش وەختی ئینسیحابمان کرد بەڵام من مەقسەدم لەوەی ینی یەکێتی بەشداری نەکرد بەڵام مزاهرەکە بەردەوام بوو 2 ڕۆژ لەسەر یەکتری و جادەکانیش هەمووی لەژێر سەیتەری جەماوەر بوو لەژێر سەیتەری جەماوەر مزاهرەکە بەروکوێ ڕۆی بەرو بەرو توی مەلیک ڕۆیشت لە توی مەلیک جەماعەتی جەیشی شعبی تەقەیان لێکردن بە ڕەشاش تەقەیان لێکردن وەڵا خەڵقە هاتنە دواوە مەجموعەیەکی چەکدار چوونە سەرەوە بۆیان گرتیانیان حتا لەسەرەوە خسێنێنە خۆرەوە سیلاحەکیشیان هێنا ئەوە بوو جەیشی شعبی سقوطی کرد ئەو ڕۆژە ئەویشیان سقوط کرد پێی و 2 ڕۆژماینەوە دوای 2 ڕۆژەکە لە کاتێک مزارەکە گەیشتە لای توی مەلک برادەرانی یەکێتی لەگەڵ حکوومەتە هاتن ویستیان خەڵکەکە هێمرکەنەوە بڕۆنە ماڵەوە ئەوانەوە ئێمە چیتان پێویستە ئێمە بۆتانەکەین و ئەمە جوابیان نەداوە کە جوابیان نەداوە مەجبورمان دووەم ڕۆژ سێم ڕۆژ داوایان کرد لە مەلاکانی مزگەوتەکان لە ناو خوتبەکانیان ئیشارەت بدەن کە ئەم مزاهرەیە ڕاوەستەیە خۆتی شەزانی تەسیراتی دینی و خەڵق و ئەم مەسائلانەوە ئەوە ینی تەسیری کردە سەر مەجموعەیە خەڵکە تۆزێ هین بوو بەڵام 3 ڕۆژ 2 ڕۆژ لەسەر یەکتری بە قووەت ینی مزاهرەکە بە قووەت بوو سەیتەریش کرا سەر ئەوە دلیلی ئەوەیە کە جەماوەرەکە لە دژی حزبی بەعز بوون لە دژی ئەو ئیتیجا بوون کە مفاوەزاتیش بکرێ و طبیعی لە مینەکان خوتبەکانی باسی ئەوەیان نەکرد ئێمە هەوڵە دەین حەلی مشکلەکانتان بۆ بکەین ئەمە خەڵقەی تۆزێ سارد کردەوە بەردەوام لە ئاگام لە خەڵقی خۆمان نەبوو بگیرێت بەڵام خەڵکێک گیرە و بریناش هەبوو برینار و هینشە بوو لە خەڵقەکە ئەمە بەنسبەت ئەو ئینتیفاز ئەو خۆپیشاندانە طبیعی ئێمە وەکو لە ناو شار بووین من خۆم شخصیان کە دیراسی وەزعەکەم کرد زانیم ئەنەوە کە مەجای حرەکەکەم لە سەعات 6 بۆ 8 بەکارمێنا ئەمە یارمەتیمی زۆردا کە شوم هاوڕێیان مەبین و اتصالم بەیەکردن و ئەمانە من ئەویشم بەکارهێنا کە بە هیچ شێوەیەک مەوعید نەدەم بە کەس چکو تەجروبەمان هەبوو هاوڕێک مەوعیدی هەبوو لەگەلەیەکێکە چوو بۆ مەوعیدەکە سدفاکە جەماعەتەکە ئەو مەجموعی کە چێ بۆ لایەن گیراون
ئەجیزەی ئەمنی مراقبە و لە ڕێگای مراقبەوانە بدابەگرتە لەبەرەوە مەوعیدمان نەبوو بۆ ڕۆشتن ڕەسەن ئەچوون بۆ ماڵەکان و ئیشەکەم بکرد ئەوە بوو ئێمە توانیمان پاش فترەیەک منع تەجەول کرا لە سلێمانی هەشتا و پێنج من تصورم هەیە تەبیعی مؤتەمەری حزبی شیوعی عێراقی هەبوو لە شاخ ئەو کاتە تەسەورێکی وایان هەبوو لە سلێمانیش کرا بەس تەسەورێکی واش هەبوو کە احتیمالی زۆرە حزبی شیوعی عێراقی کەوادرەکانیان لێرەوە بڕۆن بۆ سەرەوە ئەو منع تەجەولیان دروست کرد کە منع تەجەولەکەیان دروست کرد من ئەو کاتە مختەفی بووم لە عەقاری لە ماڵی ئالان ممتاز نووری عەلی بووم بەڵام لە ماڵی ممتاز نەبووم لە ماڵی نووری عەلی خۆی بووم ماڵەکە کەسی تیا نەبوو ئەو کاتە هەر خۆم بەتەنا بووم ئاگام لێ بوو ینی وەختێ تەفتیشی ماڵەکانی لە دەرگایاندا ئەمانە من بینیم لە دەرگای ماڵەکەی نووری عەلییاندا ماڵەکەی بەرامبەریان وتی پێ کەسێک لەو ماڵە نییە ئەو پیاوە مرد ئێستا کەسی تیان نێ ڕۆژ نەدواوە وازیان هێنا من تەبیعی خۆم حازر کرد و دەمانچەکەشم پێ بوتم تا تەقەم لێکەن هەتا کوژێ یعنی ئەوە حسابم بۆ کرد بوو دیوتم چارم نەبوو دوای ئەوە مەجبور مام مەخبەیەکم دروست کرد لە ئینەکەی 87 منع تەجەولەکەی 87 ئیستیفادەم لێ کرد طبیعی کە منع تەجەولەکە تەواو بوو ئێمە بەیانێکمان دەرکرد تابیعەمان نییە ئستێنسڵمان هێنا هاوڕێکمان هەبوو عومەری ناوبوو عومەر محەممەد ئەو هاوڕێیە ڕۆنیەکی دروست کرد بۆمان مەحەلی ڕۆڵەمان بۆ دروست کرد ڕۆڵەکە بۆ ئینی ئەوەی نانی پێپانەکەیە بەوە بەکارمان هێنا توانیمان بەو طریقەیە لە سەعاتێکە 100 بەیان تەبعکەین هیلمان نەبوو تابیعەمان نەبوو مەجبورماندام بە ئالان هاوڕێ ئالان نووری عەلی بە دەستخەتی خۆی نووسی بەیانەکە بە کوردی و بە عەرەبیش بلمان تەبعمان کرد 3-4 هزار بەیانمان تەبع کرد تەوزیعمان کرد بەسەر ماڵان بەسەر مەکتەبەکانیش بەسەر مەکتەبەکان و بەسەر ماڵانیش هاوڕێیانمان هەمووی لە منەظەماتی حیزبمان هەر هەمووی دەستی کرد بە ئیشکردن ئەمانە تەوزیعکردن تەنزیمەکە فراوان بوو ینی تەسیری کرد عەفوەن ینی تەنزیمەکان لە خلالی ئەم نەشاط و ئەم حەرەکەی و ئەم مەسایلە تەنزیمەکان فراوانیە ڕۆژ بەیانەکە عەلی بۆسکانی بینی بووی عەلی بۆسکانی طبیعی شخصیتێکە معروفە کە لە ساڵەکانی پێش هەفتەکان لە شەسەکان نهایەتی شەسەکان پێشمەرگەی حیزبی شیوعی بوو فترەیەک و شیوعیش بوو بەڵام دوای کە دەوڵەمەند بوو ئەمانە ماوە بە فکر و بە هەموو تااقەتی و ئەوانە پیشگیری حیزبی شیوعی کرد وەختێ بەیانەکەی بینی بوو ئەو حیزبی شیوعی دیارە تابیعی نییە لە هەر لە مەجلیسەکەی خۆی کە دانیشتووەوانە ڕۆژێک سەیرەکەین تابیعەیەکی بۆمان هەڵگرت و هێنای لەبەر ماڵی شێخ عەلی بەرزەنجی و جەیران بەرزەنجی لەوێ داینا و لەوێشەوە هاوڕێ خەرمانمان هەبوو لەگەڵ دایکی کە پیانەوت ناوی عایشەخان بوو حاجیژن هەردووکیان بە یەکەوە بە تەکسی نەقلیان کردبوو بۆ شوێنێک ئێمە ماڵێکی حیزبیمان هەبوو لە پشتی غرفەی تیجارە بردمان لەوێ مەخبەمان بۆ دروست کرد لە مەخبەکەی ئەولا داماننا تابیعەکەمان لەوێ دانا بەڵام ڕۆنیەمان دەست نەکەوت بەس ئەو زۆر باش بوو چکو تەوعمان کرد بە تەبعمانتوانی ئیشەکانمان ئەوە هەڵمان گرت چکو نەمانتوانی چاکیکەین کەسی شیوامان نەبوو بێنی چاکیکا بۆوان بەڕاستی تابیعەکەی کۆمەڵەمان هەڵگرت و احتفازمان پێ کرد کەسێکی وامان نەبوو بتوانین چاکیکەینەوە ئەو تابیعە بەڵام تابیعەکەی خۆمان کە
علی بۆسکانی بۆمانی هێنا ئەوە دەستمان کرد بە ئیشکردن و بەیاناتمان بە تەواوەتی تەبع کرد پێ و حتا گەیشتینە ئەوەی ڕێگای کوردستانیشمان تەبع کرد. ئەچین مەجموعەیەکی کەم بەیانات و شتمان هێنا. ئەم بەیاناتانە طبیعی منەظەماتی تری حزب هەبوو بە قەراری حزب بە تەوجیهی حزب ناردیان بۆمان کە بیان نێرین بۆ یەکێک لەوانە هاوڕێ عزت عوسمان هەبوو کە ئەندامی لیژنەی مەرکەزی ئەبوو عەلییان پێوت ئەندامی لیژنەی مەرکەزی بوو مختەفی بوو لە ماڵی عەلی دەوڵەت. ئەمن بەیانەتەکانم بۆ ئەنارد دەرەگای خۆمەوە بەس ئەو نەیەزانی منەی نێرم بۆی بە ناوی حزبەوەم نردبووی بەیانەتە بۆ قەرەداغیش پێشمەرگەکانمان بچرا بوون ئەو کاتە شەڕی براکوژی بوو بچرا بوون دوور و کەوتو بوونەوە قەرەداغ بەیاناتمانیش بۆ قەرەداغ نرد لەسەر تەوجیهی حزب و کە خەبەریدا پێمان وتی بەیانەتەکان بنێن بۆیان. طبیعی ئەم مەسائلانەمان هەموو کرد نەشاتی حزبمان تەوەسعی کرد. ئێمە طبیعی تەنزیمی ئافرەتانمان تەنزیمێکی زۆر فراوان و گەورە بوو بەحەقەت. ئەم تەنزیمە چوار ئافرەت قیادەیە کرد. ئەم چوار ئافرەتە دەورێکی باڵایان هەبوو لە حتا پێش ئەوەی من بێمە ناوشار ئەمان دەورێکی سەرەکییان ئەبینی لە ئیشوکاری حیزبی لە ناوشارە لە هەموو ینی هینێک شوێنێک کەس مەسئولەکەیان یەکەمیان هاوڕێ جەیران بوو مەسئولی ئەوانەیە کە لە لیژنەکە بوون هاوڕێ خەرمان بوو هاوڕێ نیشتیمان ئەحمەد بوو هاوڕێ بەسۆس ئیبراهیم بوو لەگەڵ ئەم چوارەیە ئەو هەیئەیە هەندروستکەوە بێژگەلەوە مەجموعەیە لە ئافرەتانی زۆر ئازا و لێهاتوومان هەبوو لە ناو شارە. یەکێ لەوانە طبیعی هێرۆ عەبدوڵڵا گۆرانەوە تەنزیمێکی خاصی خۆی هەبوو قومری خان تەنزیمێکی خاصی خۆی هەبوو ئەم بێژگە لە ئەو تەنزیمەی ئافرەتانەکە هەمانە بوو. مونیرە ساڵحمان هەبوو هاوڕەیەکی زۆر شالاک و معروفە و لە تاریخی حزبە ینی دەورێکی ئازایانەی بینیەوە ئەمانە. فاتمە عوسمانمان بوو دایکی شێردڵ عەلیە معروفە ئەوە ئافرەتێکی زۆر ئازا و لێهاتوو ئەوانە بوو. ئەمە بێژگە لە تەنزیمی ئافرەتان باسەکەم لە خارجی ئەوە شلێرمان هەبوو شلێر عەبدولمەجید کە بۆ ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی شوێنی کوردستان عایشە عەبدوڵڵا و کچەکانی سۆزە ئەمین و لەگەڵ ئامانج ئەمین ئەمانە هەمویان ئافرەت بوون و لە خارجی ئەو تەنزیمە بوون. نەجیبە مەحموودمان هەبوو ڕابیعە خانمان هەبوو دایکی ئامانج ڕزا. لە تەنزیماتی کەوتم لای هاوڕێ دلێر جەلال و لەگەڵ هاوڕێ ڕەحمان غەریب و ئەوانە زریع عومەرمان هەبوو کوێستان ڕەحیممان هەبوو ماردین ئیبراهیممان هەبوو پەروین غەریبمان هەبوو ئاڤان عارفمان هەبوو شوکریە سەعیدمان هەبوو کەژاڵ غەریبمان هەبوو و مجموعەیەکی تر لە ئافرەتانی لێهاتوو ئازا هەمان بوو. خاستەن ئەمانەی ئەم مەجموعەی هینا ئەم مەجموعەی لای هاوڕێ دلێر بوو ئەم ئافرەتانە لای هاوڕێ دلێر بوو ئەمانە زۆر دەستیانیش هەبوو لە حتا لە مەسائیلی چەکیشە ینی بۆ نەقلکردنە بۆ بەعزە ئیشێک بۆ نەشاتی ناو تەلەبە ئەمانە دەورێکی باڵایان بینی لە ئیشوکاری حیزبی. طبیعی بەنسبەت مەجموعی ئیشەکانمان کە ئێمە کردومانە لە کاتی خۆی و ئەمانە بەڵام لە پێش ئەوەی بگەینە ئینتیفازە طبیعی هەندێک نەشاتات کرانە ناو شارە چالاکی سەربازی لەگەڵ چالاکی ئێلامی با بڵێ ڕایگەیاندن. طبیعی ئەتوانم چەندانەیەک ینی دەستنیشان کەم چکو وەختەکەش مەجای ئەوەمان ناداتە بڕیاریاندا هاوڕێیانمان کە دلێر جەلال و هاوڕێ غەریب هاوڕێ ڕەحمان غەریب و هاوڕێ
مەریوان ئەم سیانە بڕیاریاندا بوو کە بچنە ناو سانەوەی ئاشتی لەوێ تەلەبەکان کۆکەنەوە. طبیعی ساڵی هەشتا و حەوت بوو، هەفتەی یەکی هەشتا و حەوت. لە ساڵی هەفتەی هەشتی سەعات هەشتی بەیانی دوو تەلەبە ئەنێرنە ژوورەوە، یەکێکیان زانە عومەرە، دوو ئافرەتە نێرنە ژوورەوە، یەکیان زانە عومەر، یەکیان ماردین ئیبراهیمە. ئەم دوانە ئەنێرنە ژوورەوە بۆ مهمەکەیان ئەوەیە وەختێ دەرگای مەکتەب داخرێ ئەوان بچن دەرگای مەکتەبەکە بکەنەوە. ئەو بەجلی مەدرسەوە چونە مەکتەبەوە چنە ژوورەوە طبیعی کە بەجلی مەکتەبەوە چنە ژوورەوە پێش وەخت دوای ئەوە هاوڕێ دلێر و هاوڕێ ڕەحمان بە چەکەوە و قیناعەکەن بە دەموچاویانە و لەگەڵ پێش ئەو دوانش قیناع بۆ خۆیانەکەن هەتا هینەیەت مامۆسایەکەڵێەوە چێکە لێرە ئەوە قیناعەکان وتبێ ئێمە هینمانەیە تەمسیلێمان هەیە بۆ تەمسیلێ کردووانە تێگەشی دێن دەرگاکە بۆیانەکرد ئەو دوانە دێنە ژوورەوە ئەچن یەکسەر بۆ ژووری مدیر ئینەکە بڕن وایرەکە بڕن وایەری تەلەفۆنەکە بڕن مەجال نادەنە ئەوەی کە شتێک بکەن تەلەبەکان کۆکەنەوە تەهدیدی بەعسیەکانەکەن ئەڵێ جارێکتر تەهدیدی تەلەبە بکەن ئێستا عەفوتانەکەین ئەم جارە بەڵام بۆ بەعسیە تەلەبەکان ئەگەر هات و جارێکی تر جمجۆڵیان هەبوو ئەگەر جارێکی تر ئەگەر هات و زەختان کردە سەر تەلەبەکان ئەوە خراپ لەگەڵتانەکەین بەس ئێستا عەفوتانەکەین وایە نەدەرەوە دەدەقە ناخایەنە دیار بوو تەلەفۆنەکەیان چاکردو تەلەفۆن بۆ ئەمنەکەن یەن لە هەفتەی 1970 ئەم عەمەلیاتە کرا زۆر مهم بوو ئەو عەمەلیاتە و دەنگێکیشی زۆریشی بە قوتی دا ناو شارەکەم. طبیعی لە نەورۆزی 1970 پاش ئەوەی کە ئەمڕۆ مەفروض بوو ینی ئێمە طبیعی باسی مەسلەی هەڵەبجەمانش بکە شانزەی ئازارە کە بە کیمیاوی لێدرا لەم ڕۆژە طبیعی ئێمە سەری ڕێز و نەوازش دانوێنین بۆ شەهیدانی هەڵەبجە. لەو ڕۆژی نەورۆز خەڵقێکی زۆر هاتووە سەر جادەی توی مەلک ئەوە بوو اتفاق کرا لەگەڵ هاوڕێیانمان هاوڕێ دلێر لەگەڵ هاوڕێ ڕەحمان لەگەڵ هاوڕێ مەریوان لەگەڵ مەجموعەیەکی سەر کە بچن بەیاناتی حیزبی زۆرمان پێبوو بچن تەوزیعیکەن لە توی مەلک و یەک لافیتش هەڵواسن لە بەردەم مەسرحەیەک هەبوو مەسرحی نەقابەی عمال یعنی سندیکای کرێکاران لە مەسرحەکە ئەو ڕۆژە ئەحمەد سالار مەسرحەیەکی هەبوو و خۆشی دوایی باسی کرد ئەم مەوزوعە. طبیعی لافیتەکەیان هەڵواسی قوتوشیاندانە لە خوارەوە بۆ ئەوەی وا پیشان بدەن کە ئەمە قومبلەی تایە حتا بۆ ئەی تۆزێت تەغییری کەن یەکسەر هەڵنەگیرێ حتا قوات دێت و تێت ئەمە وەختێکی زۆری وا لەبەر ئەوە ئەحمەد سالاریشیان حەبس کرد لەوێ لە ناوئینەکە ناو سندیکاکە. وڵا ئەوە بۆ هاوڕێیانمان طبیعی لە سێ شوێنی توی مەلکیش لە پێشەوە لە ناوڕاست لە ئاخری بەیاناتیان تەبزیە کرد بەسەر خەڵکەکە ئەوەی خۆش بوو بەیانەکانیان هەڵەگرت خەڵکەکە بەیانەکانیان لەگەڵ خۆیان نەبرد ئەرەوەڵە بەیانەکانیان لەگەڵ خۆیان نەبرد طبیعی بۆ معلوماتتان ینی بۆ معلوماتی ینی ئەو گوێگرانە ئەم مەسەلەیە کە ڕووی بدایە شتێکی ئەبوو لەو نەوعی یەکسەر قواتی خاصە لە خلالی دەدەقە تەطبیقی و منتیقەیە کرد حتا بۆی ئەو عناسیرانە بگرن. برادرانی ئێمە ئەوەنە تەجریبیان کردبوو لەسەر ڕاکردن و ئەوانە بە زووترین کات دەرەچوون لە منتیقەکە نایانتوانی بیانگرن هینە بوون ڕزگاریانە بوو فعلەن ینی عەمەلیەکە ناجح بوو ئەوەیشی پێمان خۆش بوو، خەڵکەکە بەیانەکانیان لەگەڵ خۆیان هەڵگرت و بردیان، فڕیان نەدا.
بەڵێ عملیەکی ترمان کرد دووسێ عملیە ئاو بەو شێوەکرا کە بەیانات تەوزیع بکرێت یەکێک لەوانە لە لای ئەوروزی بۆگی کۆن لەوێ عیمارەیەکە بوو لە ناو عیمارەکە هاوڕێیانمان چوون بەیاناتیان دانابوو بە تەریقەیەکی فەنی کە مۆمێک دانن مۆمەکە بسووتێ ئەیگاتە حەبلێکە و حەبلەکە ئەسووتێ ئەی بڕێ یەکسەر بەیاناتەکان دابەزێتە خوارەوە و لافیتەیەکیشی لەگەڵی دابەزێ ئەوە لەو شوێنە کردیان ئەوە هاوڕێ پۆڵا بوو لەگەڵ هاوڕێ ڕەحمانێکی لەگەڵ بوو بەس تەبیع عملیەکە نەجاحەتی نێنە نهینەکە بسووتێ مەجبورمان بڕیان و لافیتەکەیان داگرەوە بەیانەکانیشەوە خۆیانش ڕایان کرد هاتنە دەرەوە بەس ڕزگاریان بوو ئەوانش دوای عملیەیەکی ترمان کرد لە 86 بووەوە تقریبا ئەوە لە هین کردمان لە ناو بازار کردیان هاوڕێیانمان ئەویش وابزانام هاوڕێ فەلاح بوو هێنایان لە کەرکووکەوە بۆ ئەوی نێناسرێت بەیانەکانیان خستە زەرفەوە ڕۆژی جێژنیش بوو کاتی ڕۆژی جێژن بوو ینی جارە جێژنەکە دەینە خەڵق شتێک کڕی لە بازار بەیانەکانیان خستوە ناو کیسەیەکەوە یەک ئەیاندا بە دوکاندارەکان و بەس مەفرەزەیەکیش لەگەڵی بووم بۆ ئەوەی حیماییکە وەڵا ڕۆشتن تەواویان کرد نەگیران دەرچوون هەتا زانیان ئەمە بەیانە و فین کراوە ئەمانە و حکومەت زانی پێ ئەمان ڕزگاریان بوو دەرچوون ئەمە مەجموعەیە لە عملیاتی ئەوە کرا لە کاتی خۆی لە بستەوە تاریخەکەم لەبیرم نایەت 87 بوو 86 بوو یەک مەجموعە هاوڕێمان عفوا نەمەجموعە هاوڕێ مەجموعە هاوڕێمان تەبیعی هەڵسان بە ئیشەکە بەڵام مەجموعەیەک 27 کەسیان بە ئیدام هێنا لە بەغاوە بۆ ناو لە حیزبی ئێمە نەبوون حقیقەت هیچیان لە حیزبی ئێمە نەبوون ئێمە قەرارماندا سێ عملیات بکەین بۆ دەنگ بداتەوە لە ناو تەعزیەکان خۆتە زانین 27 ماڵ تعزیە هەیە 27 ماڵ چەند خزمی هەیە چەند کەسوکار هەیە لە ناو حدودی سلێمانی تیا بوو احتیمال یەکێتیشی تیا بوو بەڵێ یەکێتی تیا بوو سۆسیالیستی تیا بوو ئەشکالەوە نایی تیا بوو بەس حزبی ئێمەی تیا نەبوو بەڵام ئێمە عملیاتەکەمان کرد عملیاتەکە سێ شوێن یەک قمبلەیەک هەڵدان لە ناو سیارەی ملازم عەلی کە ئامر قۆی تەواری بوو یەکێکی بۆ مدیرەی شوڕتەی سلێمانی ئەوی تر زۆر ینی سەرنجڕاکێش بوو چوو بوونە سەر مەقەڕێک هەبوو لە بەرامبەر حەدیقەی شەعب هین حیزبی بەعث ئەلەوێ قمبلەکەیان هەڵداناوە ئەمە توانیمان بە ینی ئەو عملیاتش بکرێ بە شێوەیەکی باش و بڕاتە ڕێوە ئەو عملیاتانەی کە کردیان حقیقت ناوی هەمویان نازانم بەس ئەزانم هاوڕێ دلێر بوو هاوڕێ ڕەحمان غەریب بوو هاوڕێ مەریوانیان لەگەڵ بوو تێگەیشتی یەکێکی کە قمبلەکەی هەڵدا بۆ ناو هینەکە تەبیع ئەمانە حیمایان نەکردن بەس خۆی بەتەنها ناچوو یەکێک بیکاویشە حیمایان نەکردن بە هاوڕەیەکی تر بوو بە حەقت ناوەکەیم لەبیر دایەت ئێستا حاڵی حەزر داوای لێبڕژیژی لێکەم تەبیعی چالەکیەکی زۆر بە قوت کرا ناو شاری سلێمانی ئەو چالەکیە علاقەی هەبوو بۆ ئەوەی 27 کەس لە ئەوانەی کە سژن بوو لە بەغا هێنایەنەوە ئیدام کرابوون لایەنە سیاسیەکانی تر بوون هیچیان لە لایەنی لە حیزبی شوعی نەبوون تیابە بەڵام ئێمە بڕیارماندا سێ چالێکی بکەین کە دەنگ بداتەوە لە ناو معنەویاتی ئەو خەڵقەش بەرزکاتەوە ناو تەعزیەکانە بۆی معنەویاتی ئەو خەڵقەش بەرز بێتەوە کە بزانن ئەوەی حزبی بەعسیەکان ناتوانێت سەرکوتی ئەحزابەکان بکە ئەمەش تەبیعی کە بڕیار درا سێ هاوڕێ دلێر زایدن هاوڕێ ڕەحمان زایدن هاوڕێ سۆران عەزیز ئەم سیانە بەیەکەوە چوون عملیاتی لە مانگی 6 1970
ئەمسی عملیاتیانێک لە مدیری شورتە قمبلێکیان هەڵدا، قمبلێکیان هەڵدا لە خەبات، قمبلێکیان هەڵدا ناو سیارەی ملازم عەلی کە برینار بوو. ئەم سێ عملیە دەنگێکی زۆر گەورەی دانە ناو شاری سلێمانی کاتی ئەو تازەیە کە ئەو عیدامانەیان هێنا ناو شار. ئێمە توانیمان لەناو ئیش و کارەکانمان وەکو وتم کە تابیعەکەمان هێنا دەستمان کرد بە بڵاوکردنەوەی بەیانات بە زۆری لە ناو مەکتەبەکانە هاوڕێیانمان تەریقەیەکمان بەکارهێنا تایتی گەورە هەبوو ئەو کاتە تایتەکەمان بەتاڵە کرد تۆزێکمان هێشتەوە لە ناوی بەیانەکانمان خستە ناوی ئەمان نرد بۆ مەکتەبەکان. یەکێ لە مەکتەبەکانی کچان کە بەیانەکەیان خوێندبوو هەستیان کردو بوونی تایتی دیایە توانەمە بوونی تایتی دیایە بۆ چیەوە ئێمە لەوە ترسان دی دەمەدا بە تایتیش نەینێرین ئەیان خستە ناو ڕەحلەکانی مەکتەبەکان بەیانی زوو ئەچوون و تەڵەبەکان هاتن ئەیان بینی ناو ڕەحلەکان بەیاناتی حیزبی شوعیتیایە. تەبیعی توانیمان دوای ئەوەی کە تابیعەکەمان هێنا عینی کات ڕێگای کوردستانمانش تەبع کرد و بەیاناتیش زۆرمان تەبع کرد ئەمان خستە ناو ماڵان لە جیاتی ئەوەی لەسەر دیوارەکان بنووسین. تەبیعی ڕۆژێک ئێمە بەیانەکەمان تەبع کرد لەو ماڵەی کە تابیعەکەی تیا بوو لە پشتی با بڵێن لەو ڕێگایە کە چێ بۆ مدیرەی ئەمنی سلێمانی ئەمنە سوورەکە شەوێک بەیانمان تەبع کرد و کۆتاییمان پێ هەنا و کۆمانە کردەوە حتا بۆی بینێری بۆ ڕێکخراوەکانی حیزب. ئەو کاتە منم دەوێ بووم هاوڕێ خەرمان بوو هاوڕێ عومەر دەوێ بوو هاوڕێ شلێر خێزانی عەلی کراشکۆف لەوێ بوو و ئەو حاجی ژنە لەوێ بوون. بەیانەکانمان حازر کردبوو سەیرەکەین لە سەعات 11 شەو لە دەرگادرا. ئێمەش یەکسەر بیر لەوەمان کرد کە ئەجزەی ئەمنەوە هاتوونەتە سەرمان. بەیانەکانمان کۆ کردەوە من یەک مەجموعەم هەڵگرت بوو لەگەڵ خۆمە خستبوومە ئێرامەوە چوینە سەرەوە بە ژنەکانشم وتم هەمووتان هینیش بوو مانگی تەمووز بوو ساڵی 86 بوو ئازادم مانگی تەمووز و وتم بە ژنەکان وتم هەمووتان بچنە ژێرجێگە هەمویان چوونە ژێرجێگە هاتنە سەرەوە من ویستم ڕابکەم لەسەر بانەوە ڕابکەم دەرچم ئەوەی لە خوارە بوو دەرگاگەی کردەوە هاواری کرد بۆ من سەرم وتی مامەعنە مەڕۆ ئاگات لە خۆت بێ وتی ئەمانە هاتوون بۆ حراست یعنی بۆ ئێمە ناتون من گەڕامەوە کە گەڕامە سێرەکەم کابراایکی سمێل فشی هاتە کابراایکی قەڵەو بوو کڵاشن کۆف و ڕەشاش و ئەشکالەوە نایێنە هەتا عەربی ژیانیش پێ بوو وتم فەرموو بە عەرەبییەکی وتم پێ وتم فەرموو چیتەوێ وتی ئەمانەوە حراست وتم فەرموون وتی ئاخر سەربانەتان هەیە وتم بەس ئەم سەربانەمان هەیە وتی ئاخرەوە ژنەکان لەوێ خەوتون و نابێت چۆنە بێتەوەوانە وتمەیان بینە خوارەوە وای لێ بکەم یانی بە تەبیعی وەریگرێ وتی نە ئێرە بەجێڵین ئەچی شوێنێکی ترە دۆزینە وەڵا ڕۆشنە خوار ڕۆشن تەبیعی هاوڕێیان ئەوانەی تر هەموو هینەکەیان خستە ناو تانکی ئاوەکە بەیانەتەکان بەس هینەکەی من تەڕ نەبوو لێرە دام نەبوو وەڵا چوون هێنایان لە تانکی ئاوەکە و شەوە دانیشتین تا بەیانی وتیمان لێداوە پەڕۆمان خزۆ وتیمان لێداوە وشکمان کردێتەوە بەیانەکانی جەبیزان چەند بەیان بوو بە هەزاران بوو ئەو شەوە تا بەیانی دانیشتین بەیانەکانمان کرد و نردوانە دوایی بۆ منەزەماتی حیزب. تەبیعی پاش ئەوەی لە ئەوەی کە حکوومەت خۆی گرت و ئەوانە هێرشی هێنا بەرەو کوردستان طبيعي اول هاتە ناو کەرکووک ئەوە بوو هاوڕێ ڕەحمان برینار بوو لەوێ لە کەرکووک پاشان هێرشی هێنا بەرەو سلێمانی ئەو لە سیوێکی ئازاری 1991 ئێمە خۆمان ئامادە کرد بۆ ئەوەی کە ئینسیحاب بکەین چی مەسائلی ئەعلامی و وەسائق و مەسائل و هینی ناو مەخڕ بوو هەموومان نات بۆ وەڕڵە بچە بەس هاوڕێیانمان مابوون لە ناو سلێمانی ئەوە بوو قۆتەکەمان لە تاسوژە بوو مقاومەیە کرد
شەڕ بوو ئێمە تەبیعی شەو چوین بۆ سەقافەی جەماوەری لە سەقافەی جەماوەری کە چوین بۆ ئێوە مام جەلال لێوێ بوو نیشیڤان بەرزانی لێوێ بوو خاتووە هێرۆ ئیبراهیم لێوێ بوو فرەیدون عەبدولقادر لێوێ بوو ئەمان ئەم مەجموعەیە لێوێ بوون چاوەڕێ ئەومانە کرد بزان قەراری چییە دەنێ ئینسیحاب بکەین ئەڕۆین ئەمانە ئەوە بوو جەماعەتی تاسوژە هاتن یەکیشیان برینار بوو لەگەڵیان هات وتی ئێمە بەس ئێمە لەوێ مقاومەکەین کەسی تر نییە چی بکەین چی بکەین منش پێم وتم ئینسیحاب بکەن چار نییە ینی چێ خۆمان بەتەنا لەوێنکەی کەسی تر لەوێ هین ناکە وتی برینارێکیشمانەیە برینارەکانمان هەڵگرت و ئەوانە علاکولین چاوەڕێمان کرد بزانین چیەکەن لە ئاخر شت ئەوە بوو قەراریان دا وتیان با خەڵق هەمووی بچێتە دەرەوە هەتا لەو لەحزەیە هاتن خەبەریان هێنا وتیان کابرەیەک هەیە لە کاتی مەفرەزە خاسە بووە لە زمانی سەدام ئێستا مەفرەزەیەکی بە ناو یەکێتی گرتووە لەسەر سوچەکە لە لای چی پێڵێن لە خواری چوارباخ لەوێ هەر لەو شوێنەی کە خۆی سابقا مەفرەزەی دانەوە مەفرەزەیەکی دانە نایە لە خەڵک بچێتە دەرەوە مامشراوتی وەڕۆ بڕۆن بهێنن بۆ ئەوە بچون گرتیان هێنایان جا من مەقسەدم لەوەیە ینی خەڵکەکە بۆ شێوە دەرچوونە دەرەوە عالم هەمووی ڕۆشتە دەرەوە ئێمە تەبیعی قەرارمان وتمان چی بکەین وتیان ئەوە ڕۆینە دەرەوە حتا کاک فرەیدون بە منی وتی ئەگەر ئیمکانێت هەبێ قوتەکەتان بێنن بۆ ئێرە حتا بە یەکەوە دەرچین ئەو بێ ئێمە بەروئتیجای هەڵەبجە ڕۆشتین کە گەیشتینە هەڵەبجە دوای دوسێ ڕۆژ لەوە لە سێنزەی مانگ بوو وازانم لە دوانزەی مانگ بەرخێک پێم گەیشت لە مام جەلالەوە کەوا ئەڵێ کاک تەحسین قادر هێنای کە وەزیری سەناعە بوو فترێک کادرێکی پێشکەوتوی یەکێتی بوو هینەکەی هێنا بە بەرخێک هێنا وتی کاکەوە مام جەلال چەند جارێکەتە بەرخێکە ئەڵێ قوتێکی حزبی شوعی بابێ بۆیە وەڵا ئێمە بۆ ئەزمەر بەرەو ئەزمەر ئێمەش تەبیعی لە هەڵەبجەوە ڕۆشتین بەرەو پێنجوین لە پێنجوینەوە هەتا هاتینە خوارەوە تا گەیشتینە شارباژێر 6 کەسم لەگەڵ خۆم برد هاوڕێ دلێر قیادەی قۆتەکەیە کرد خۆمیش لەگەڵ یاموم ئەو کاتە سکرتێری محەلی بووم لەگەڵ هاوڕێ محەممەد ڕەشیدیش وەکو مشرفێکی عسکەری دامان نابوو ڕۆشتین بۆ ئەوێ چوین سیرەکەین لە قوتی یەکێتی لەسەر شاخەکە 28 کەست مقاومەکەن لە دژی ئەو قوتەی کە حکوومەت ئێتە پێشەوە چەند جارێک شکاون حکوومەت و گەڕانێتەوە بەس هیلاک بوون تەبیعی فترەیەکی زۆر بوو لەوێ بوون ئەوە بوو کاک جەبار فەرمانم بینی لەوێ کۆش کردو و لەگەڵ هین هات ئەمە ناوی چییە مەسئولێک ئەندامێکی لەجنەی مەرکەزی حیزبی دیموکراتی کوردستان بوو ئەویش 30 کەسی لەگەڵ بوو ئێمە 6 کەسمان هەبوو وتیان وتم چی قەراردادا وتی قەراری ئەوە باداوە هەر یەکی لێمان 30 کەس بچێتە سەرەوە برادرانی یەکێتی دابستن خوارەوە چکو زۆر هیلاکن دوایی ئەوان دێنەوە بەنۆبە ئەیگرن ئاوا بشەوە ئێمەش ئەو دەقیقەی کە ڕۆشتینە سەرەوە هێرشێکی زۆر بەقوت هەبوو و تۆپبارانێکی زۆر بەقوت هەبوو شەهیدێکماندادا بە ناوی ئاکۆ و شەهیدێکمانیشدا بە ناوی دوو بریناریشمان هەبوو دوو برینارمانیش هەبوو و شەهیدێکی تریشمان هەبوو لە شەهیدێکی تریشمان هەبوو ناوی زانا عوسمان بوو لە سەر ڕێگەکە شەهید بوو ئەم سیانە لە کاتی ینی سەحابەکە و ئینتیفاضەکە شەهید بوون و هاوڕێ ڕعد نووریشیش لە شەهید بوو لە ناو سلێمانی شەهید بوو تەبیعی پاش ئەوەی چوونە سەرەوە ئەمانە ئێمە اتفاقمان کرد قسەیەکمان کرد لەگەڵ کاک جەبار فەرمان و ئەوە برادرەی کە دیموکراتە من قسەم کرد وتم کاکە ئەمە بە ئێمە ناکرێ ئێمە
ئێمە جێشی نظامی نیم مقاومە بکەین ئەبێ ئێمە پارتیزانیش بەکاربێنین بۆ ئەمیشە وتم سێ مەفرەزەوا بچێت مەفرەزێکی حیزبی شوێ مەفرەزێکی ئێوە مەفرەزێکی پارتی وتم برادرانی ئێمەش هەر هەمویان خەڵقی سلێمانین ڕێگا و بانەکانیش باش ئەزانن و هەمووشی مدەڕەبن زۆر ڕێک و پێکەن بۆ مەسایلی عملیاتی عسکەری ئەوانە با بڕۆن لەگەڵیان بشن على ئەساس ڕەبیەکانی خوارەوە لێیان بدەن و لە عینی کاتێکە قوت هاتە سەرەوە لەسەر ڕێگەکە لێیان دەن پێش ئەوەی بگەنە سەرەوە وەڵا ڕۆشتن بۆ سەعات هەشت نەبوو خۆی سعای سفرمان سەعات هەشت بوو بۆ سەعات هەشتیشی نەبوو بۆ سەعات سەیەکەم سەعات دوی شەو بۆ تۆپ باران دوایی برادرمان گەڕان وتیان ئەوان تەرەدودیان کرد دیار بوو لەوە بۆمان دەرکەوت دوای لە سێنزەی مانگ کاک نیشیر و کاک دیچیروان بەرزانی و کاک فازلی میرانی و کاک فرەیدون و ئەوانە عەبدولقادر هەمویان گەڕانەوە وتیان ئێمە ئەوە شەرمان ڕاگرت لەگەڵ حکوومەتەوە و مفاوەزاتمان هەیە ئەوە بوو ئێمە دوای یەک چەند ڕۆژێک ماینەوە لە ئەزمەر و دوای ئینسیحابمان کرد و هاتینەوە طبیعی پاش ئەوەی کە جەبهەی کوردستانی هاتە ناو شار و حکوومەتی مەحەلی لە ناو سلێمانی دروست بوو پێش ئەوەی بچینە دەرەوە ماوە حتا ئۆکتۆبەر حکوومەتی ئینسیحابی کرد لە کوردستان کە حکوومەتی ئینسیحابی کرد لە کوردستان دوای ئەوە لە ساڵی لە ئایاری 1992 دوای جەبهەی کوردستانی حکوومەت تا ئایاری 1992 لە دوای ئەوە لە حوزەیران انتخابات کرد لە 92 بەنسبەت ڕاپەڕینەوە تەبیعی پاش ئەوەی کە ئەو عملیاتە کە کرا ناو شار و ڕاپەڕینەکەی 84 و 82 ئەوانە بۆ خبرەیەکی باش دروست بوو لە هاوڕانی ئێمە بۆ ئەوەی چۆنەتی سەرکردەی ئەو حرەکەی جوڵانەوەی جەماوەر بکرێت تەبیعی پاش ئەوەی جەبهەی کوردستانی دوای ئەوەی سقوتی کرد لە کوێیت حکوومەتی عێراق و ئینسیحابی کرد لە کوێیتەوە وەزعی جنوب طبیعی شڵژا و ڕاپەڕینێک دروست بوو لە مەناتیقی جنوبی حکوومەت سەری لێشەوە بە حەقەت نەیەزانی چی بکات لە کوردستانیش ئەو قوتە موسەلاحەیە ترسی زۆر لێ نیشاوە لەبەر ئەوە زۆر لایەنی مەسەی کوردستانی نەگرت چکو هەوڵێدا بۆ مەناتیقی جنوبی ئەوانە ئێمە بەنسبەت ئێمەوە تەبیعی جەبهەی کوردستانی بڕیاریدا کە ڕاپەڕین بکە و خۆتیشی ئامادە کردبوو بۆ ڕاپەڕینەکە و ئەمانە و ئێمەش تەبیعی وەکو حیزب لەناو شار بووینەوە کاتە هاوڕێیانی ئەندامانی لیژنەی مەرکەزی و ئەندامانی هەرێم و ئەمانە هەمووی مەوجود بوون لە ناو شاری عێراق و کوردستان کۆبوونەوەیەکمان کرد لە پێش ئینتیفازەی با بڵێن ڕانیە و سلەیمانی و ئەوانە لە هەولێر کردمانە ئەو لەو بڕیارماندا کە ئێمە بەشداری بکەین لە ڕاپەڕینەکان بەیانێکیشی دەرکرد حیزب لەو هینە بڵاو بۆ لە هەموو عێراقە ئەو بەیانە لە کوردستان وشی لە هینە ئێمە تەبیعی کە داوەتی جەماوەرەکانەکە بۆ ئەوی بەشداریکردن لە ڕاپەڕین و ئەوە بۆ ئێمەش هاتینەوە بۆ ناوشار هاوڕێ ئیبراهیم وەکو باسم کرد ئیبراهیم ئەبوو بەکر لەگەڵ هاوڕێ دڵشادە لەگەڵ هاوڕێ مامۆستا قادر هاتە ناوشار لیژنێکی وەگەڵ هاوڕێ حەمەشوان لیژنێکی قیادیمان دروست کرد ئەو لیژنەی کە سەرپەرشتی ڕێکخراوی سلێمانی ئەکا بڕیارماندا چۆنەتی بەشداری بکەین لە ڕاپەڕینەکە پێش ئەوەی ڕاپەڕین دروست بێت تەبیعی زۆر ترسابوون حکوومەت دەعایان کردنەوە خەڵقەکە کەوا ئێمە بە کیمیاوی ئەگەر مزاهرات بکرێ بە کیمیاوی لێدەین
ترسێک نیشت لەناو خەڵقی شاری سلێمانی و لە خاصەتەن ئەوانەی پیا و معقولانی ناو سلێمانی داوایان لە ئێمە کرد کە لەگەڵ جەبەی بەرەی کوردستانی قسە بکەین کە ئەو ڕاپەڕینە نەکەن نەکو عەزیەتی شارەکە بدەن و کیمیاوی لێ بدەن. ئێمەش تەبیعی گوێمان بە ئەوە نەدا چونکو معلوماتێکمان پێکەشت اجتیماع کۆبوونی کرا لە ناو محافظە مدیری ئەمن و مدیری ئاسایشی سلێمانی و مدیری محافظ و مەسئولەکانی حزبی بەعس و شورتە و ئەوانە هەمووی ئامادە بوون لەوێ ئەوەیان کرد قەراریاندا تا ئەتوانن مقاومە بکەن ئەگەر بە قەرارەتەکان و شوێنەکانی تر نەیانتوانی مقاومە بکەن یەکسەر ئینسحاب بکەن بەرەو ئەمنەکە ئەمنە سوورەکە. ئەم معلوماتەمان پێگەیشت یعنی معنای ئەوەیە حکوومەت زۆر ترساوە. تەختیتمان لەسەر ئەساسی ئەوە کرد ئەوە بوو ئێمە لەگەڵ مەجموعەیەکی چەپ لەناو شار ئەو کاتە ڕەوتی کۆمونیستە بوو باسی ئەوەیان کرد وتیان ئێمە مەژجەبێک هەیە ئەگەر بێن یارمەتیمان بدەنێ شینەیگری ئێمەش خۆمان حازر کرد بۆ مەژجەبەکە دوایی خۆیان نەیانتوانی ئیشەکە بکەن لەبەرەوە وازمان هێنا لێ بەڵام ئێمە ئەو شەوە قەرارماندا وتمان چه هینەیەکە بە ناویشیە لە پۆلیسەکان نەیان کوژن تەقەیان لێ نەکەن بەس چەکەکانیان لێ بسێنن استیفادە بکەین لێ بۆ ڕۆژی ئینتیفاضە فعلا توانیان چەند چەکێکیان دەستکەوێ ئەو شەوە بەڵام زۆر چەکمان نەبوو بەڵام دەمانشە و مەسائل و بەعزە شتێکمان دوایی قەرارماندا تەبیعی وەختی قەرارەکەمان وەرگرت وتمان یەکەم ئیعلاممان بە قووەتکەین دووەم ئەو قووەتە چەکداریەمان هەیە تۆزێ زیاتر ڕێنیکەین بە قووەتریان بکەین سێم پەیوەندی بکەین بە ئەو عناسیرانەی کە لەناو حکوومەتن ئێمەش توانیمان ینی هەندێک مستەشار و ئەوانە بوو نایشارمەوەلێتەن سریەکمان هەبوو کامل لەناو سلێمانی هین سەر بە فورسان بوون ئەوە هەمووی لەگەڵمان هاتن عەبدوڵڵا فەقێ ئەحمەد فەقێ قیادەیە کرد ئامر سرەیەکەی بوو تەبیعی پێش لە کاتی ئینتیفاضەکە پەیوەندیمان پێکردن لە کاتی ئینتیفاضەکە پەیوەندیمان پێکردن و دوای ئەوە دەستمان کرد بە حرەکەت لەناو شارە یەکەم لە بەختیاریەوە کە مزاهرەیەک دەرچوو ویستیان بەرادرانی جیهەتێکی سیاسی ینی شعارەکەیان بۆ خۆیان بێ ئێمەش وتمان نابێ ئێمە بە ناوی بەرەی کوردستانی هاتوینە بە ناوی بەرەی کوردستانیەکە هاوڕێکمان چوو شعارەکانی کۆکردنی کرد و ئەمانە وابزانم هاوڕێ ڕەحمان و هاوڕێ کوێستانیش لەوێ بەشداریان کرد لەو مزاهرەیە مزارەکە هات هجومی کردە سەر مەعادی تەکنیکەکە لە بەختیاری ڕسمەکەی سەدامێنێ ناخوارەوە شکانیان و ئەمانە و دوایی هاتن بەرەو مەقڕی ئەنفال تەقەیان لێکردن خەڵکە بێچەک بوو ینی بەڕاستی زۆر چەکێک نەبوو بڵێ دەمانچێکەوە ئەوانە دەستی نەئەدا بۆ هجوومکردن بۆ سەر شوێنەیەوە ئەوە بچون هینێکە بوو ماڵێکی ڕئیس فورسانێکە بوو ئەویان هین کرد داوایان لێکردن سیلاح ها بۆ معلوماتت جەماعەتی فورسانەکان هەر هەمووی جری پێشمەرگەیان لەبەر کرد لە مەقڕی خۆیان بەست بەژداریان نەکرد لە هجوومکردن شتیوە بعضێکیان کە بە فەردی کردیانەوە هیچ بەس ئەوکە کومەقڕات و حتا ڕەبایەکانیش هەر هەمووی لەگەڵ جەماوەرەکە بوون ئەوە بوو هین بوو ئەمە ناویشیە چەند چەکێکیاندا بە ئەو خەڵقی کە چوونە سەریان لەگەڵ هاوڕێیانمانیشیان لەگەڵ بوو دوایی بۆ باسەکەم عینیان کردە بە ناویشیە تەقەیان نەکرد بە کڵاشنکۆف لیان هینی نەکرد فایدەی نەکرد ینی استیفادەی لێ نەکرد بەڵام لە زەرکەتە هاوڕێیانمان ئیبراهیم ئەبوبەکر و لەگەڵ خەرمان محەممەد و لەگەڵ عومەری برای و
عمر محەممەد و ئەمانە کۆبوونەوە لەگەڵ شلێر خێزانی علی کلاشنکۆف و ئەم مەجموعە هەمووی چوبوونە سەر جادە خەڵقێکیان کۆ کردبوو لە دەوری خۆیانەوە لەگەڵ چەپەکانیشیان لەگەڵ بوو چەپەکانی ناو شاری سلێمانیشیان لەگەڵ بوو ئەوە بوو بۆ مزاهرە هجومیان کردە سەر مەکتەبێک پشتیان تاڵانیکەن هاوڕێمان عومەر ڕای کردە ژوورەوە کلاشنکۆفەکەی لە حارسەکە وەرگر حارسەکە ترسا کلاشنکۆفەکەی داوە هاوڕێ عومەرمان هاوڕێ عومەر کلاشنکۆفەکەیشی لەگەڵ خۆی هێنا تەقەی کرد بە ئاسمانە وتی کەس نێتە ژوورەوە ئەمە مولکی حکوومەتە حکوومەت نییە مولکی گەلە ئەوە بوو خەڵقی گەڕاوە دوایی بچوون بەر و ڕێعاە تەقایان کرد شەهید و برینایشیان نەبوو پاش ئەوە هاتنە دواوە مەجموعەیە و هجومیان کرد وڵات ڕەشاشەکەیان هێنا و خستیانە سەر سیارەیەک و بر و ئەنفالەکە لە ئەنفالەکە تەقەکرا بە ئاربیجیشیان هێنا بە ئاربیجیش و بەینەوە مکە چوومە ژوورە و بینیم یەکێکیان ئاربیجی لێدا بوو نەقاشی مابوو نە سەری مابوو نە دەستیشی مابوو بەس ڕسمەکەی لەسەر دیواری ژوورەکە دەرچوو یعنی ڕسمی کاملی لەسەر دیوار بەخوێنەوە کامل ئاوەشی کردبوو کەوتو بۆ خوارەوە دەسەر عەرزەکە کەوتو بوو وەڵا ئەوەش هینەمە ناویشە هاوڕێمان هینەمە سۆران جەمال والی لەوێ بوو قومبلەیەکی دەستی بەدەسەوە بوو هەڵی دا بۆ ناو مەقەڕەکە و ڕای کردە ژوورەوە دوای ئەوە مەجموعەیە ڕای کردە ژوورەوە ئەوانیش لە ترسە بەعزێ لە مەسئولەکان ڕایان کرد لە دواوە ڕایان کرد لە ترسە ڕۆشتن بەس ئەوانەی کە کوژا بوون لە ناو هینەکە ماوە بوو ئێمە تەبیعی وەختی خەبەرم پێگەیشت وتیان هاوڕێیانمان حەمەشوان لەگەڵ ئاسۆ لەگەڵ شوان لەگەڵ شۆڕش ئەمین شوان محەممەد ئەمانە لەگەڵ ئاسۆ شێخ عەلی ئەمانە هەمویان ڕۆشتبوون هجومیان کردە سەر ئەمنەکەی ینی شاری سلێمانی نەکو ئەمنە سوورەکە ئەمنەکەی تر هینی شار لەوێ هینیان بوو علی بەسکانی سیارەیەکی دابوو پیان بڕۆن هەموو وەسایقەکان بێنن وەڵا ڕۆشتون هەموو وەساقیانە کردووە ناو سیارە هێنابیان مەجموعەیەکی چەکدار هاتن تەقەیان لێکردن تەقەیان کرد مقاومەیان کرد بەڵام نەیانتوانی چووکە ئەوان ژمارەیان زۆر بوو هجومیان کردە سێر هاوڕێشمان ئاسۆ برینار بوو لەو شەوە ئەوە بوو چی ناوە هاوڕێ ئاسۆ هین بوو برینا بوو دوایی چوون بەر و توی مەلێک سیرەکەم هاوڕێیانمان لەوێش هینیان کردووە بەناویشە هاوڕێ دڵشاد و لەگەڵ مەجموعەیەک هجومیان مەقەڕی جێیشی شعبیەکە بەس من ئەوەم لەبیر شوو طەبیعی شەوێ وەکیلی ڕئیسی جێشی شعبیەکە مقدمێک بوو خۆی تەسلیم کرد شەو بە هاوڕەیەکمان من چوو بۆ لای دوایی بینیم ئەوە دوایی باسیەکەم شەو خۆی تەسلیم کرد هەر ئەو شەوەش من و هاوڕێ دلێر بە جادەکانە هاتین گەڕاین بزانین وەزع شۆنە ناو شارە ئەوە بوو یەکێکمان بینی خۆی هەڵدا لە سەر حامیەوە خۆی هەڵدا بە ئەم دیوە وتی هینەنا بمگەێنن بۆین وتمان چێ وەزە بردمانە لەگەڵ خۆمانەوە ماگە وتمان چێ وەزە وتی وەڵا حامیەکە لە قیادەکەیانەوە گرە هەتا خوارەوە مەسئولەکانیان و هەموو شتێک زابوتەکان هەمووی خۆیان تەسلیمەکەن بەیانی ئەگەر هجوم بکەن ئەمە زۆر استیفادەمان لێکرد ئێمە طەبیعی سەیرم کرد کە ماین نییە بە خۆمان بە کەیفی خۆمان لەسەر جادەکانە ڕۆشتین ئەوە بوو ئەوێ حتا چوومە ژوورە وەختە ڕئیسی جێشی شعبیەکە بینیم بە ئاربیجی لێ درابوو نە دەستی مابوو نە قاچی مابوو نە سەری مابوو بەس ئێرەی مابوو تا ئێرە ڕەشیش بوو سوتا بوو بەتاوەتی ئەوە بوو ئێمە یەکەم حزب لە ناو شارە مەقەڕی خۆمانمان کردەوە مەقەڕێکمان کردەوە لە مەقەڕی جێی شعبیەکە کردمانە مەقەڕێکمان کردەوە لە هین
لە عقاری مەقەرێکی ترمانیش کردەوە لە لای ئەنفارەکە. ئەنفارەکە پاک نەکرابووە و زۆر بوو شکاو بوو ئەمانە و خۆ دەزانی عالەمەکە کایرێشیانە برد پەنجەرەکانیشیان دەرێنە دەرەوە هیچیان نێشت بوو لە ناوی وایان لێ کردبوو هیچ نەما بوو مەجبور ماین مەقەرەکەمان لە بەرامبەری ماڵێکی جاش هەبوو پیا و خراپێک بوو دیار بوو ئەوەیان کردە مەقەڕ و استیفادەیان لێ کرد و دوایی على ئەساس مەقەرەکەی ئەنفار ببین دوایی پێویستمان پێ نەبوو ئەو مەقەڕاتانە و ئەوە بەم شێوە سەیترە کرا سەر شار بە تەواوەتی بەس ئەمنەکە ماوە بۆ دووەم ڕۆژ کە ئەمنەکە ماوە بۆ دووەم ڕۆژ من چووم بۆ ماڵی دلێر ئەو کاتە ئەسەدی مستەفا ڕەسوول قاچی شکا بوو و لە ترسی ئەوەی کە مراقبەی ماڵەکەیان نەکرد ئەمنەکان مراقبەی ماڵەکەیان نەکرد خۆی هاتبوو بۆ ماڵی دلێر خەوتبوو لێە من چووم بۆ لای پێم وتم ئەوە هەموو شارگیرە تەواو بوو ئەتۆ عیلاقەت هەیە لەگەڵ حزبی دیموکراتی ئێران ئەگەر ئەتوانی ئەوە بکەی پەیوەندیان پێوە بکەی بە لاسیکی ئیتیساڵ بکەن بە بەرەی کوردستانی بڵێ ئەوە شارگیرە تەواو بەس ئەمنەکە ماوە ئەمڕۆژ ئەمنەکە تەسلیمە بن تەواوە بێ چووکو ناتوانن مقاومەکەن تاخیر چوو هەموو عالەمەکان سیلاحیان پێەیە ئێمە تەبیعی من حتا مجموعەیە سیلاح هێنام بە کلاشۆکۆف بردم لە ماڵی ڕەحمان داونا هەموو عالەم کە سیلاحی پێبوو ڕەحمان غەریب قەزم هەموو عالەمەکە سیلاحی پێبوو و وەزعێکی زۆر هین بوو ینی ئەوەی زانیمان ینی ئەمنەکە دووەم ڕۆژێکیە لە سەعات هەشتی بەیانی و مقاومەیان کرد حوتی بەیانی عەفوەن مقاومەیان کرد هەتا سعات دەوری حوت و ئەوانە تقریبا 15 سعات مقاومەیان کرد بەڵام مدیری ئەمن پێش ئەوە معلوماتمان پێگەیشت مدیری ئەمن بە تەلەفۆن بە سەماعە بە جەماعەتی ئەمنەکانی وتبوو بەیانی زوو بچن عایلەکانتان هەمووی بێنن بۆ ئێرە چوو بوون عایلەکانیان هەموویان هێنا بوو بۆ ناو ئەمنی لە سەردابەکەدا هێنا بوو بۆی مقاومە بکەن حتا ئەخیر بەس دوایی مدیری ئەمن کوژرا محافظ کوژرا بوو لەناو ئەمنەکە زائیدەن مەسئولی حیزبی بەعس کوژرا بوو فەوانی تر تەسلیم بوون کە تەسلیم بوون تەبیعی هێنایانیان جیایان کردەوە ژنەکانیان جا کرد لەگەڵ مناڵەکان بردیانن بۆ لایەکەوە و پیاوەکانیان برد بۆ لایەکی ترەوە تەسفێ کران عەلا کولین هەرێکی بۆ سجن بران بۆ ئەوەی کوژرا لەو لەحزەی کوژرا و کۆتایی پیات ئەمنەکەش گیرە